نەبوونی لێبوردەی بەرامبەر جیاکاری. لە ڕێفیوجی ڕایس تورکی RRT پابەندین بە پێشکەشکردنی خزمەتگوزاریەکانمان بە ڕێزگرتن لە بنەما ئەخلاقیەکان و ڕێسای ڕەفتاری ڕێکخراوەیمان. یەکێک لەم پابەندبوونانە ئەوەیە کە ڕێکخراوەی مافی پەنابەرانی تورکیە RRT پلەی سفری لێبوردەی هەیە بەرامبەر جیاکاری. ئەمە ژواتە هەموو سوودمەندەکانمان مامەڵەی یەکسانیان لەگەڵ دەکرێت بەبێ ئەوەی هیچ جیاوازێکی کەسی هەبێت. ڕێکخراوەی مافی پەنابەرانی تورکیە RRT جیاکاری ناکات لەسەر بنەمای ڕەگەز، نەتەوە، ناسنامەی ڕەگەزی، ئاراستەی ڕەگەزی، تەمەن، توانای جەستەی، کەمەندامی، پەیوەندی و بیر و باوەڕی ئاینی، ڕای سیاسی، دۆخی ئابووری یان دۆخی کۆچبەری. کەیفیەتیان کاتیە و یارمەتەی کە لە ئێمە وەری دەگریت کاریگەریان بێت لەسەر بنەمای هەر یەک لەم جیاوازە کەسیانە و کارمەندانی ڕێکخراوی مافی پەنابەرانی تورکیە RRT بە توندی سیاسەتێکی خزمەتگوزاری ستاندارد پەیڕەو دەکەن کە دڵنیایی دەدات لەوەی کە سوودمەندان پرسی هاوشێوەیان هەیە هەمان ئاست و کەیفیەتی یارمەتی وەردەگرن. هەموو کارمەندان و نوێنەرانی ڕێکخراوەی مافی پەنابەرانی تورکیە RRT مەجبور و پابەندن بە مامەڵەکردن بە شێوەیەکی پیشەیی و ڕێزدارانە بەرامبەر بە هەموو سوودمەندەکانمان. ئەگەر هەست دەکەیت جیاکاریت بەرامبەر کراوەیان بە بێڕێزی مامەڵەت لەگەڵ کراوە ئێمە داوا لێ دەکەین کە ڕاوسەرنجەکانت یان سکاڵاکانت لەگەڵ ئێمەدا بەیەکەوە باس بکەیت. بۆ زانیاری زیاتر لەسەر پێشکەشکردنی سکاڵا یان ڕاوسەرنج سەیری ڤیدیۆکەمان بکەن یان سەردانی ماڵپەڕەکەمان بکەن لە www.mhd.org.tr. ئەم ڤیدیۆیە وەک بەشێک لە هاوبەشی لەگەڵ ڕێفیوجی ساڵی دێرەدی نێتوۆرک بەرهەمهێنراوە.